دوێنێ پێشەنگایەکی شێوەکاری بۆ 52 هونەرمەندی شێوەکاری کرایەوە دیارە هەموو جۆرەکانی شێوەکاری لەم پێشانگایەدا بەشدار بوون. ئەمڕۆ ئێمە یەکێک لە بەشداربووانی ئەو پێشانگایە لەگەڵماندا میوانە باز لە ئەزمموی خۆی و ئەو ئیشانە دەکەین کار لەو پێشانگایەدا دایناوە. بێگومان ئێمە لە درێژەی پرۆگرامدا باسی دەکەین. دکتۆر ڕێبوار سەعید پرۆفسۆر یاریدەدی هونەری شێوەکاری لە لامان میوانە. بەیانی باش دکتۆر. بەخێر بێت. سپاس بۆ لەگەڵمان ئامادەی. سپاس بۆ بەڕێستە. دکتۆر دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم ئەو ئیشانە چی بوون دوێنێ لەو پێشانگایەدا نمایشکران و جۆرەکانی چی بوون؟ لە ڕاستیایەکێ بوو لە پێشانگە بڵێن هەرە جوانەکان کە لە شاری سلێمانی بەمێژووی پێشانگا کە کراوەتەوانەیە کە کۆمەڵی ستایلی جیاواز، کۆمەڵی ئەزمموی جیاواز، تەمەنی جیاواز لە پێشانگاکان نمایشکرا بوون. لە کاری هوەری هاوچەرخە مەسەل هەمووی لەوێ لە کاری ئینستەڵیشن، کاری چاپی پرنت وەکو کاری گرافیک، کاری بڵێن تابلۆ، کاری هێڵکاری، کاری ڤیددیۆ، ئەمانە هەمووی بڵێن ئەو کارانە بوون کە هونەرمەندانی مامۆستا دارۆڕەسوڵ کە کورێتەری ڕێخەری پێشانگاکە بوو دەمێکەمان دۆ بۆ پێشانگایەوانەیە کە توانی نمونەیەکی نوێ لە کاری هوەری شێوەکاریمان پێنیمایشکات کە تاقە و توانای ئەو وزەی ئەو هونەرمەندانە بتوانێت بە شێوەیەکی پرۆفشناڵە بەرجەستە بکات و بینەر بتوانێت چێژێکی جوان ببینێ لە نمایشی کارەکان. دکتۆر پێمان بڵێ تایبەتمەندی ئەم پێشانگایە بەراورد بە پێشانگاکانی دیکە چییە؟ ڕەنگەدەوامە بێ و هەروها دەمێ بزانم وردەکاری زیاتر چیە لەسەر پێشانگا. ڕەنگە یەکێ لە جوانی پێشانگا تۆ تایتڵێک کۆنسپتێکە هەیە کە چەترێکە هەیە کە بڵێن هونەرمەندەکانی لە ژێرا کۆکەیتەوە. لەم پێشانگایە ئەوەی جوانی بوو بە شێوەیەکی گشتی کە پێشانگای هاوبەشەکرێتەوە نێجاری وایە هونەرمەند بە یەک تابلۆ بەشدارە بێ. بەس لێرانە مەسەل تۆ ئەوتوانی لە کاری هەرێکێ لەو هونەرمەندانە زیاد لە تابلۆیەک مەسەر هەیە بۆ مەسەر ڕەنگە 15 تابلۆی لێ نمایش کردووە. یعنی پێشانگایەکی بچووکی ئەو هەموو هونەرمەندە لە ناوێک پێشانگایە. یعنی تۆ تەنها ناچیت تابلۆیەکی هونەرمەندە ببینی بەڵکو ئەتوانی لە دنیابینینی ئەو هونەرمەندەوانە تێبگەی کە لەو پێشانگایە کارەکانی نمایش کردووە. ئەمە هیچێک لەو تایبەتمەندیانەی لەو پێشانگایە هەبوو. دکتۆر وەکو دەزانین و خۆش ئاماژە پێدا دوێنێ ستایلی کارەکان جۆرا و جۆر بوون. بەڵام دەمەوێت بێمە سەر ئەو کاری کە خۆ نمایش کرد بە 3 ستایلی جیاواز نمایشکرا. لە ڕاستی من خۆم کە کارەکەم بۆ هەر پێشانگایەک یەک ستایل بەکارێنم، یەک تەکنیک بۆ ئەوەی کە ڕوئیایی بینەر بزانێ من لێرە ئەمەوێ باز لە چی بکەم. بێگومان لەم کاتانە ئەوەی ڕێخەری پرۆگرامی بەرنامی پێشانگاکەیە ئەو اختیارەکات نەکتۆوەکو هونەرمەند ئەو پێی باش بۆ وتی حەزەکەم ئەو ستایڵانی کە تۆ کارێ لەسەر کردووە لە کاری مەسەلوەکو نەحەت 3D لە کاری ئەنیمەیشن کە لە پێشانگاکە یەکێ لە هونەرمەندەکانی کە کارە ئەنیمەیشنەکەی کردبوو هەروەها کاری بڵێن ڕەسمکردن لەگەڵ کاری هێڵکاری ئەم سێ بڵێن ڕەگەزە کە بڵێن هەمووی کاری منە هەرێکە و بە بیر و باوەڕێکی جیاواز و فکرەیەکی جیاواز کراوە لێرە چۆن بتوانێت و پەیوەندیە دروستکەی کە تۆ هونەرمەندێکی کە هێڵکاریەکەی بەسەل ئاریانە بوو بەکر هاتووە هونەرمەند کارەکانی منی لە هێڵکاریەکە و کردوتە ئەنیمەیشن بەسە ئایا دەکرێت تۆ کارەکانی تۆ بڕاتە بواری ئەنیمەیشن ئایا دەکرێت بڕاتە بواری ئەوەی بیکەی بە نەحەت بیکەی بە 3D ئایا دەکرێت ببێتە ئەمە ئەو بڵێن ڕوئیایەیە کە تۆ بە درێژایی تەمەنی ئیش لەسەر کردووە ئەوەی کە زیرەکە و کەسەیە کە ڕێخەرێتی ئەوێت جگەل لە کارەکانی تۆ وێنەیەکی کەی مێژووی تۆ ئەزمموی تۆ بە بینەر بات. دوێنێ یەکەم ڕۆژی کرانەوەی پێشانگاکە بوو دکتۆر دەمێ بزانم پێشوازی خەڵکو و سەردانی کاران بۆ پێشانگاکە چۆن بوو؟ لە ڕاستی من خۆم بۆ خۆم ڕۆژی یەکەم تەنها ئەوەیە کە بە دیداری و هاوڕێیانە و تابلۆکان شادەبی ئەجنا بەڕاستی کارێکی بەو شێوەیە و ئەو هەموو ئەزممونە هی ئەوەیە تۆ چەندین جار بچیتەوانێ بۆ ئەوەی کە چووکە تابلۆکان زۆر چاوت تێر بێ بەڵێ بەڵام خەڵکێکی زۆر زۆر ئامادە بوو کە یەکێک لەو خاڵەی کە زۆر کە دەنگۆیەوە هەیە کە هونەر ڕەنگە جمهوری نەماوە بەڵام لێرە وەڵامی ئەوە درێتەوانێ ئێمە گەرتوانیمان کاری ناوازە کاری جۆری بۆ جمهور بۆ کۆمەڵگا فراهەم بکەین سیرەکەی کۆمەڵگا لەوێ ئامادەیە
کۆمەلگا قەت پشت ناکات لە کاری جددی. بۆیە لەوێ وەڵامی ئەو پرسیارە بە ئاسانی دەدرایەوانێک کە ئێمە بمانەوێت کارێکی ناوازە کارێکی نەوەی پێشکەش بە کۆمەلگا بکەین پێشکەش بە ئەو کەسانە بکەین کە ئارەزوومەندن لە کاری هونەری شێوەکاریە خەڵکەکە لەوێن. دوێنێ ژمارەیەکی زۆر لا بەشداربووان تەمەنی جیاواز بەشدار بوو لەم پێشانگایە دەمێ بزانم دیارترینەوەیشانە چی بوون کە ئیشی لەسەر کرا بابەتی پرۆژەکان چی بوو بێگومان جۆرا و جۆر بوو بەڵام دیارترینیان چی بوو؟ وڵی زەحمەتە تۆ بڵێ دیارتنیە مەسە ڕەنگە پەیوەندی بەوە شێوازی چێژوەرگرتنی کەسەکان و ئاسی ڕۆشنبیریان مەسە مۆکو هونەرمەندێکە ئەڕۆم ڕەنگە بە شوێن سۆسەی هەنێشتت بکەم جیاواز لە کەسێک کە حەزی لە کاری هونەریە بیبینێت مەسە من لەویاوەکو هونەرمەندێک سۆسەی ئەوە ئەەکەم یا بە شوێن ئەوەدا وێڵم بزانم کێ شتێکی تازەی کردووە کە ئێمە تاکو ئێستا لە هونەری شێوەکاریە کەمتر دەستمان بۆ بردووە نەک ئەو شتانەی کە دووبارە بۆتەوە. بێگومان وەکوتم ینی کاری جوانی تاکراوە هەوڵ و مادووبوونی جوانی هونەرمەندەکانی تیا بۆ کارێکە ویستێتی باشترین کاری لەوێ نمایش بکات. زۆر باشە دکتۆروتت یەکەم ڕۆژ پێشوازیەکی باشە بووە بۆ پێشانگاکە من بزانم پێشانگاکە ماوەی چەند ڕۆژی دیکە بەردەوام دەبێت ڕۆژانە کاتژمێر چەند بۆ چەند پێشوازی لە سەردانی کاران لە ڕاستیم بۆ کاتۆزێ باش نیم بەڵام لە تایتڵەکاتیاتی ڕەنگە بۆ سێمانێک بەردەوام بێت پێم وایە ڕۆژانی یەکشەمانی ئەو سێمانگە بەردەوام بەڵێ بەڵێ پێم وایە بەس ڕۆژی یەکشەمانە کە بکو ئۆتڵیانە ڕۆژەکانی کە ئیتر ڕۆژانە دوانیۆڕوان بەردەوامە تاکو ئێوارە دەکرێت مەسەل قوتابخانەکان پەیمانگاکان ئەمانە سەردانی فەرمی ئەوێ بکەن چونکە یەکێ لەو کێشانە ئێمە هەمیشە مناڵمان خستووەتە پەراوێز کردووە بۆ دنیای هونەر لە دنیای دەرەوە بینی هەرچی مۆزەخانە گەورەکانی دنیا هەیە پاکیجی قوتابخانەکانیانەیە کە منداڵ و قوتابخانەکان سەردانیانەکەن بۆی هەر لە مناڵێ و مناڵەکان چاویان زاخاو بدرێ بە کاری هونەری و تێگەیشتنیان هەبێت و مەسە تەقلیدی هونەرمەندەکان بکەنەوەی بە شێوازی مناڵانی خۆیان و زانیاریان هەبێ کە پێم وایە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە لەم سێ مانگەیە دەکرێت زۆر لەو قوتابخانانە سەردانی پێشانگاکە بکەن و سوودمەند من لە ئەزمموی هونەرمەندانە. دکتۆر جیاواز لەو پێشانگایە دەمەوێت باسێک لە ئەزمموی هونەری شێوەکاری خۆت بکەیت. لە ڕاستی من تازەترین پرۆژەم لەگەڵ مامۆستا قوبادی جەلیزادەیە بە ناوی خولێک بۆ فێربوونی گریان کە ئەمڕۆ لە ڕاستی کۆڕێکە گیرێ لە سینەما سالم لەسەر ئەم ئەزممونە ئەم پرۆژەیە زیاتر یا بڵێن پرۆژەیەکە لە نێوانی هونەری شێوەکاری و شاعردا کە پێشتر مامۆستا قوبات شارەکانی نووسی بوو من دوایی هەر شارێکە خوێنومەتەوانێ لە زەهنێتی خۆمە وێنایەکم بۆ کردووە کە دوایی لەلایەن باسم ڕەسامەوە کە دیزاینەرێکی بەڕاستی ناوازەی ئێمەیە ئەو دیزایانی هەر یەکێک لەو تابلوانە و لەگەڵ شاعرەکانی کردووە بە شێوازی خۆی لە ڕاستی ئەمە ئەزمموونێکی تازەی منە کە هەر هەموو پرۆژەکە پرۆژەیەکی دیجیتەڵیە ینی وەرەقەیەک بەکار نەهاتوە بۆی هێڵی لەسەر بکەی هەرچەند من پێشتر لە ساڵی 1999 لە لەندەن ماستەرەکەم هەر لەسەر وشە و ڕنگ بوو کە بەس ئەو کاتە من بە شێوەیەکی مانیوەڵی لەسەر کاغەز لەسەر کارتۆن کارەکانم کرده بوو نردبووم بۆ شاعیرەکانی دنیا تقریبا 350 شاعری دنیا شاعریان لەسەر شاعرەکانی من نووسی دوایی بە کتێب بڵاو بووە ئەزمموی کارکردن لە دنیای شاعر و ئەدەبیاتە لەمێژە من کارم لەسەر کردووە ئەمەش تازەترین پرۆژەی من بوو لەگەڵ مامۆستا قوبادە ئینشەڵڵا کاری باشتر و ئەو کارانی کە لە زەهنی توایە ئینشەڵڵا یەتەدی ئەمەوێ باسی ئەو بکەم ئێستا بەشێک لە دیمەنەکان لەسەر شاشەیە نارتی دەگوازرێتەوە کە ئەو پێشانگایە کە ئێمە ئەمڕۆ تەورەکەمان تایبەت کردووە سەبارەت بە گزارشتی هونەرمەندانە لە ئێستادا کە بۆ 52 هونەرمەند ئەم پێشانگایە کراوەتەوە دکتۆر ئەمەوێ باسی ئەوە بکەم لە ئێستادا ئێمە ئەم دیمەنانای بینین هونەری شێوەکاری دەبینین ینی زیندووکردنەوەی هونەرە بینین زیاتر ئاشناکردنی ئێمە دەبینین بە هونەر دەمەوێت بزانم ناوەندە ئەکادیمیەکان پێشانگاکان تا چنێ ڕۆڵیان بینیەوە لەوەی هونەرمەندان بناسیێنن ناوەندە ئەکادیمیەکان چۆن دروستەکەن پێشانگاکان چۆن دەیان ناسێنن
لە ڕاستی ناوەندە ئەکادیمیەکان ڕێگەیەکە بۆ ئەوەی کە تۆ خوێندکار ئاشنا بکەی بە تیۆرەکانی هونەر بە دنیای هونەر بەڵام زۆر کات هەڵەیەکەیە لەوەی کە وا ئەزانێ ئەوەی کە ئەکادیمی تەواو کابێ بە هونەرمەند لە ڕاستی هونەرمەند بەشێکی کێ دەکرێتەوە ئەکادیمیش نەخوێنی ببیتە هونەرمەند زۆر لە هونەرمەندەکانی مێژووی ئێمە نووسەرەکانی مێژووی ئێمە مێژووی مرۆڤایەتی شەرنێ لە ئەکادیمیا بوو بێ بەس ئەکادیمی ئاشنامانەکات بەو ڕەگەزانەی کە ئێمە ڕەنگە لە دەروی ئەکادیمی ناتوانین دەستی بۆ بەرین فێری ئەزمونمانەکە ئەو دەستمان ڕاهێنێ لەسەر ئەو ڕەگەزانەی کە لە ناو کاری هونەریە ئامادەیی هەیە بەڵام لەگەڵەوەشە مەسەل لەو پێشانگایە بەشێکی زۆری ئەو هونەرمەندانەی کە بەشدار بوون دەرچووی ئەکادیمێنە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانن یا بەشیان خوێندکاری خۆمان بوون کە گەشەیان کردو و توانیوانە شێوازێکی تایبەت بە خۆیان دروست بەڵێ ئێمە لە کۆلیجی هونەر ساڵانە پرۆژەی خوێندکارەکان نمایش شەکرێت بۆ ئەوەی کار خوێندکاری لەو 4 ساڵەیە توانوێتی بگاتە کوێ دوانوێتی چ دنیابینینێ بۆ خۆی دروست کات ئەبێ پرۆژەیەکی پراکتیکی پێشکەش بکات جگە لەوەی کە ئەبێ توێژینەوەیەکی تیۆری لەسەر بابەتەکانی بەنووسین پێشکەش بکە واتە ئەکادیمی خوێندکار کە ئەکادیمی تەواوەکە هەر یەکە و پێویستە چونکە بەشێک لە نمرەی دەرچوونی لەسەر و پرۆژانەیە کە دەبێ نمایشی کایتر چێ لە بواری میزیکا بێت چێ لە بواری فیلمسازیە بێ یا لە بواری شێوەکاریە بێ باسی لە کۆلێژی هونەر کردم ێ بزانم کۆلێژی هونەر تا چەند توانیوێتی یارمەتی دەربێت بۆ دروستکردنی هونەرمەند لە ئێستادا نەوەک مامۆستا لە ڕاستی وەکو وتم شتەکە زۆر شخصیە دەکرێتەوە هونەریش نەخوێنی ببیتە هونەرمەند من هونەرم نەخوێن بوو زیاد لە 20 پێشانگام کردبووە دوایی من هونەرم خوێن ینی لە تەمەنێکی زۆر پرۆفیسۆری یاریدەدەری شەمیوانەکەمانوانیە بەڵێ جامە بەستەکەم لەوایە من ینی ئەگەر نەشومایەتە بواری ئەکادیمی بیخوێنم هەر وەکو هونەرمەندێ دەمامەوانێ و ڕەنگە چالاکیم زۆر زیاتر بووە بەڵام کاتێک کە هونەرە خوێنی من کە چوومە ئەوروپا دەسم کرد بە خوێندنی هونەر هەر لە لەندەن جامیعە و ماستەر و دکتۆرام لەوێ خوێن بەڵام پێش ئەوە من وەکو هونەرمەندێک کاری بەردەوامی خۆمم کرد هونەر ئەدباتەوانێ هەنێ شوێن کە زیاتر کنەی دۆزینەوەی هەنێ بابەتی ئەکادیمی بکەیت کە تێگەیشتنێ هەبێ بووی کە بتوانی قسە بکەی لەسەری بەسەلێمە زۆر هونەرمەندی باشمانەیە لە ناو کورد و لە ناو دنیاە ڕەنگە تابلۆی زۆر جوانە کێشێ یا کاری هونەری زۆر ناوازاکە بەس ناتوانێت باسی کارەکانی بکە بەڵام کاتێک کە تۆ ئەکادیمی ئەخوێنی ئەتوانی باسی کارەکانێ بکەی ئەتوانی لە ڕوویای خۆتەوانێت دەستبەری بۆ کردنەوەی هەنێ دەرگای داخراو لە ناو کارەکانە بۆ ئەوەی کە ڕەخنەگرەکان یا کەسانی دەرەوە بزانن تۆ لە کوێ هاتوویتە ناو ئەم پرۆژەیە بۆ مەسەل ئەم تابلۆیە دروست کردووە لە پشتی ئەم تابلۆیەوە چونکە تابلۆ وێناکردنی شتە واقعەکە نییە کە فۆتۆیەکی گرێ بەڵکو ئێمە لە ناو کارە هونەریەکانمانە سۆراخی شتێ ئەەکەین کە تۆ بیبینی ینی کاری هونەری ئەوەیە کە پیشانی بینەری ئەیاتەوانێ بینەر ئاشنا بکە بەو دنیا کەشف نەبووە کە ئەم لە ڕێگەی کاری هونەریەوە توانێت کەشفیکا بۆ تۆ بۆیە هونەر پێم وایە دەتوانێتە و دەورە ببینێتی ترچێتۆ ئەکادیمی بخوێنی یاننا بەڵام خۆشبەختانە بەشێکی زۆر وەکو وتم لەو خوێندکارانەی کە ئەکادیمیان خوێنووە لە ناو وەسەتی هونەریە بەردەوام چالاکیان هەیە و بەشێکیان لە دەرەوەی وڵات خوێندنی باڵا خوێنن کە ئەوانە هەمووی توانە و هێزی داهاتووی ئێمن بۆ نەوەکانی داهاتوومان زۆر باشە واتە لێرەیە هەم کارامەی هونەرمەندەکە و هەم ئەکادمی بوونی شێک بکرێەوە شتێکی زۆر تایبەت دروستەکە دکتۆر ئەمێ باسی ئەوە بکەم زۆر ئەوترێ بینەر تابلۆیەک ئەبینێ بەڵام هونەرمەند چیرۆکێک لە پشت تابلۆکەوە بینێ گزارشتە لە واقعێک ئەو تابلۆیکە هونەرمەندێک بۆ بینەر دەیخاتە ڕوو یاخود دروستی دەکات دەمەوێت لەسەرما ڕاو سەرنجی تۆ بزانم لە ڕاستی هەر هونەرمەندەی دنیابینینی خۆی هەیە یا تۆ لە ناو هەر پرۆژەیەەکە مەسا مەخۆم بۆ خۆم کار پرۆژەیەکەکەم من ناچم هەر تابلۆ بکێشم بەڵکو هەر پرۆژەیەک کە ئەنجامی ئێم هەڵگەری بیر و باوەڕێکە هەڵگەری تەکنیکێکە
کە مەسە بڵێن ئەم پرۆژەیە کە لەگەڵ کاقوبادا کردومە و پرۆژێنێ لەگەڵ کاکشێکۆیا کردومە یادی بەخێر ئەوە نییە لەگەڵ شاعیرێکی کە ئەنجاممدا بێ پێم خۆشە لەوێوانێ من بتوانم پەیامێکم هەبێ پەیامی من چییە لە ناو ئەم پرۆژەیە بۆ ئەوەی بۆ بینەریش ڕوون بێ لەکوێی ئەم پەیامی منەوانێ یەتە ناوە یا هەنێک کات من خۆم ئەزمموی خۆم هەنێ بینەر زیرەکترانە لە ڕوئیای من هاتوۆتە ناو کارەکانەوە یا هەنێ ڕەخنەگری زیرەک کەشفی هەنێ شتەکە کە ڕەنگە تۆ خۆت کە خوڵقێنەری تابلۆکەی پێیت پێنە بردبێ ئەمە ئەو توانایەیە کە لە دەرەوەی ئێمە مەسەلۆکو گۆرانیە ڕەنگە گۆرانی بێژەکە لێ بپرسی ئەم گۆرانیە باشەوا دەنگیاوەتەوانی ئاخۆ چی هێز و قووەتێ لە پشتێوێتی ڕەنگە شتێکی زۆر سادە لە پشتی گۆرانێکەوە بێ بەڵام ئەوەیە جۆگر خەڵکان خۆیانە دۆزنەوە لە ناو تێمای گۆرانێکە لە ناو ئاوازەکە لە ناو قەسیدەکەیە کاری هوەریش بۆ شێوەیە جاری وا هەیە بینەری زیرەک ئەتوانێت کارەکە بەرجەستەکە هەر لەبەر ئەوەشە مەسەر زۆر لەو هونەرمەندانە هەنێ تابلۆیان نەبێتە ناودارترین تابلۆ کە لە ڕاستیە ڕەنگە قەت ئەوەی نەکرد بێتە ناودارترین تابلۆی کاری هوەری یا شاعرێک دیوانی بڵاوە کاتەوە شاعرێک وەکو هین بڵاوە بێتەوانی وەکو ڕەشەبا ئەیباتە هەموو کونوکە لەبەرێکی دەرونی ئەو خەڵکە شاعیرەکە ڕەنگە لەو چکە ساتیا زۆر شعری نووسی بێ عەزابی زۆر زیاتر پێوە چێشت بێ هەڵگری معاناتی زۆر زیاتر بێ بەڵام نەیتوانیوە بەرجەستەی ئەوە بکە لە دڵی کێوکێ ئەتوانێ شوێن پێی خۆی دابنێ کاری هوەریش بەو شێوەیە لە ڕاستی کە زۆر زەحمەتە تۆ پێشانگایەکەیتەوە بزانی کام تابلۆیە دڵخوازی زۆرترین خەڵکانە. دکتۆرە بەرجەستەکردنی و ژیانی کە تێیدا دەژیتە واقعی کە ڕۆژانە ڕوبەڕووی تاکێک دەبێتەوە بە تایبەت هونەرمەند تا چەند ڕنگدانەوەی لەسەر کارە هونەریەکانی دەبێت. بێگومان تۆ هەر کارێکی هونەریەکەی مەسە دوو نەڕێن لە سەردەمی کۆرۆنا چەند مانگێمە لە ماڵەوە بووین. من ئەو فترەیە ئیستیغلالەکەم بۆچی خۆ ناچم باسی سەیران بکەم ناچم باسی ڕنگانەوەی ژیانی خۆمەکەم لەگەڵ ئەو کۆمەلگای و بەرکەوتم بەرامبەر ئەو کارە ساتە مرۆیە گەورەیە چ کاریگەریشی لە من کردووە من ئەبێت چۆن بتوانم گزارش لە خۆم کەم یەک دوایی گزارش لە دەوروبەرەکەم بکەم لەو کەسانی کە تۆ لە دەستی لەو کەسانی لەو ژیانەی کە بێ ئەوەی دەسەڵاتی هەبێ بەسەریا زاڵە بێ بەسەرتا بێگومان ینی کاری هوەری ئەو کارانەی کە لە دڵەوە دێن دەگەن بە دڵ ینی ئەمە کاری هوەری بەم شێوەیە بۆیە تۆ ناتوانانی لە دەرەوەی ئەو ژینگەیی کە تایت کاری ئەنجام بێ یەک لە ڕووی ئەحساسیەوانێ ینی ئایا چه هێزێک هەیە پاڵنەر بێ بۆ من مەسەل بۆ نمونە 250 تابلۆ بۆ قەسیدانە بکەم من ئەگەر خۆشم نەوێت ئەگەر شارەکان نەبێتە مای ئەوەی کە بتجوڵێنێ کە تۆ نەتابلوەیەکە نەدووە نەسێ نەچوارە بۆیە ئەبێ ئەو تانوپۆیە لە نێوانی تۆ و بابەتەکە هەبێ ئەگەر نەبێ زۆر هین دەرەچێت زۆر تیجاری دەرەچەیە یا ناگات یا سەرنجام تۆ خۆت کە خوڵقێنەری خۆشەویست نابێلات چونکە هەز ناکەی ئەمە قسەی دڵی تۆیە هەست ناکەی ئەمە ویژدانی تۆ لێوە کاریگەری هەیە و ئامادەیە ئەو نەهامەتیانەی کە تاکی کورد کە کۆمەڵگەی کوردی کە گەلی کورد لە کۆنەوە ڕوبەڕووی بووەتەوە و هەروە ئەو نەهامەتیانی کە لە ئێستادا بوونیان هەیە جوانی سروشتی کوردستان هەموو باڵێن هەموو بابەتێکی پەیوەندیدار بە کوردەوە تا چنێ بووەتە ئیلهام بەخشێک بۆ دکتۆر ڕێبوار سعید بەرخۆم لە ڕاستیە بە حکومەوەی چەند ساڵ پێشمەرگایەتیم کردووە لە ناو بڵێن قوڵترین مەئەسات و کارەساتەکانە ژیاوم من بە درێژایی ئەو هەموو ساڵە هەموو ڕۆژە لاپەڕەیەکم یادداشت تۆمار کردووە جگە لە کاری هوەری کە بۆم گرنگ بووە لەو ڕۆژات چی ڕوئەیە تەنها ساڵی 90 لە فەڕەنسا بەشێ لە مزەکەراتەکانم بە فەڕەنسی وەکو کتێب بڵاو بووە ساڵی 90 کە من چوون بۆ فەڕەنسا بۆ نمایشکردنی کارەساتی کورد بە تایبەت هەڵەبجە لەبێ تۆ ئەتەوێ گزارش لە کارەساتێکی میلەتەکەت بکەی کە 5,000 کەس بوونەتە قوربانی ئایا کاری هوەری ئەتوانێ ببێتە ئەو پەیامە بگەێنێ بە مرۆڤایەتی کە تۆ میلەتێکی دەچەوسیتەوە غەدرت لێ ئەکرێ من هەتا پرۆژەی بەکەلۆرۆسەکەم لە جامیعی لەندەن 5,000 پۆرترێت بوو 5,000 شەهید
یعنی تۆ پرۆژەی خوێندنەکەت لە وڵاتێکی وەکو بەریتانیا ئەبەستی توانێ بەوەی کە باسی کارەساتی میلەتەکەت بکەیت بەڵام مەسەلەم کارەساتە ناوەستێتوانێت لە ناو جامیعەیەکە نمایش بکرێ بەڵکو لە پەرلەمانی بەریتانیا نمایش کرا کە جەفری ئارچەر و ئانکلود دوو پەرلەمانتاری دۆستی کورد بوون ئەوان افتتاحی پێشانگاکەیان کرد لە ناو پەرلەمانە دوایی لەوێوانێ بە تایبەت جێڕامانەوانێ بۆ مۆنمنتی هەڵەبجە لەوێ بە کارەساتێک مۆنمنتەکە سوتا و کارەکانیش تیاچوون بەڵام پەیامی تۆ وەکو کوردێک لە هەر شوێنێکی دنیایت ناتوانانی دەستبەرداری بی من بۆ خۆم ینی مەساحەی زۆرترین کاری هوەریم لە ناو کارەساتەکانە هەتا لە گەڕانەوەم بۆ کوردستان لەسەر کۆبانی و لەسەر بۆ هەرێکێک لەوانە من پێشانگایەکم کردوەتەوانی و هەمیشە لە ناو فەیسبووکە هەستم کردووە تۆ ناتوانانی لەوێبی لە بەشی پێشەوەی ئەو جەنگەبی لەگەڵ نەیارانە بەڵام ئەتوانی لە ناو ماڵەکەی خۆتا خەریکی تابلۆیەک بیت و لە ڕێ فەیسبووکەوانێ پەیامەکەت بڵاوکەیتەوانی بەرامبەر هەر نەعەدالەتیەکە کریانی شەرت نییە نەعەدالەتێکە تەنها دیوێکی سیاسی بێ هەتا نەعەدالەتێک کۆمەڵایەتەکانی ئێمە بە شێوەیەکی زۆر پەریسەندووە کە هیچی کەمتر نییە لە نەعەدالەتەکانی دوژمنەکانمان بۆیە هونەرمەند من پێم وایە ینی ئیمانم بەوەیە هونەرمەند من خۆم لەوانم یا ئیماندارم بەوە کە بێ ئامادەیی تەبێ لە هەموو کارەساتەکانە حتا کارەساتەکان وەکوتم کۆرۆنا کارەساتێکە سیاسی نییە بەنەوعێ لە نەوعەکان کە تۆ یەتە ناو شارەکەتەوانێ بەڵام تۆ ناتوانانی بێدەنگبی بەرامبەرەمە چونکە ئەمە هەسەکەی جۆرێ لە جۆرەکان ئەگەر سروشتیش بێت غەدرێک ئامادەیە لەوێ یا جۆرێ لە جۆرەکان پێویستی بە بەرخوردێکە بە ئەزمونێکی تۆیە لەوێ پرسیارێکە هەبێ پرسیارەکەش لە ڕێگەی شێوانێ لە ڕێگەی کاری هوەریەوانێ نمایشیەکەی دکتۆر لە ماوەی پێشودا کارێکی بۆ یادی هەڵەبجە کرد بێگومان تۆ بە تابلۆ و هونەرمەند ئاریان ئەبوبەکر دەستکاریکی کرد و کردی بە دیجیتال ئارت ئێمە لێرە چەندیمەنێکمان ئامادەکرۆ دەمانەوێت ببین و دواتریش تۆ قسەی لەسەر بکەیتەوە بەسەر چ ئێستا دیمەنەکان دێنە سەر شاشەی ئەنارتی بێگومان داربەڕووی زۆر بێپەرێمان پیرەدار بەڕووی دارێمان ڕۆژێ لە ڕۆژانی جێدانەی هەمبەردا کاوای نام جێدانەی جێردار دکتۆر ئەمێ باسی ئەم کارەمان بۆ بکەیت لە دیمەنەکانە هەم ئێمە و هەم بینەران و هەم تۆش بینیتەوە لە ڕاستی ئەمە پرۆژەیەک بوو بە ناوی کتێبی گۆران مامۆستا ڕێبوار سیوەلی هاوڕێم داوای لێ کردم وتی ئەمێ کتێبێک بنووسم لەسەر گۆران گۆران تەبان هەر ڕسمە ڕەش و سپێکانی هەیە و ئەو دەنگا دەنگی گۆران خۆیەتی ئەوە تەنها دەنگی شاعری گەورە گۆرانە کە مابێتەوانە جا چۆن گۆرانی ئێمە گۆرانێکی ڕەشسپی ڕنگین کەین چۆنتین گۆران بێنینەوانێ ناو بڵێن سەحنەی شێوەکاری جگە لە پۆرترێتێ من تقریبا نزیکی 47 تابلۆم هی گۆران لەگەڵ کارەکانی خۆمە بە ئەنجامە کە دوایی وەکو کتێب بڵاو بووانێ پار ئەم کارە هوەریانە لەگەڵ کاکەریانە دانیشتین ئەمە بۆ فێستیڤاڵێک بوو لە لەندەن لەوێ نمایش کرا ڕێکخراوی گوڵان لەوێ نمایشی کرد بیرمان لەوە کردوانێ کە شاعرێکی گەورەمان بە ئینگلیز بناسیێنین بە دەروی خۆمان بناسیێنین لە ڕێگەی تەرجەمەکردنی دکتۆر ڕێبوار فەتاح و شاعرەکانی تەرجەمە کرد بتوانین کاریکی دیجیتەڵیش بێ هەر تەنها زانیاری نەبێ لەسەر شاعیرێکی کورد کە شعری ڕۆمانسی شعری ئینسانی شعر لەسەر سروشت لەسەر مەسایلی جەندەری نووسیوەتی بەڵکو شێوازێکی وا بێ ببێتە کارێکی هوەری دیجیتەڵی
کاکە ئاریان هات ئەم کارە هوەریانی بەم شێوەیە دەمەچ کرد لەگەڵ ئەو ئەفکارانی کە من هەم بووە لە ناو کارەکانە کارمان زۆر لەسەر کرد. خۆشببختانە ئەمە لەو پێشانگای لە بەریتانیا ئەنجام درا و دوایش لە ڕێگەی فەیسبووکەوانەیە کۆمەڵێ لە دۆستان و ئازیزان بینیان. دکتۆر بۆچی تاکێکی کورد بە تایبەت ئێمە لە ئێستادا قەدری کارە هوەریەکان ناگرین؟ ئامادەین بڕۆین لە نێو بازاردا تابلۆیەکی کۆپی تابلۆیەکی سینی بکڕین بەڵام لە بەرامبەردا ئامادەنین تابلۆیەکی هونەرمندێکی کورد بکڕین. ئەزانین چی ئەمە هوشیاریە لە ڕاستی تابلۆ هەتا لە مێژووی کاری هوەریە مەسە تاک و سەدەکانی حەڤە و هەژدا ئەمە تەنها لە کۆشکی دەوڵەمەنەکان و دەوڵەمەنەکان و کەنیسە و پاشاکانە دەبیندا. کاری هوەری دانەبەزی بوو بۆ ناو خواروی کۆمەلگا چکە خواروی کۆمەلگا پێویستی بە لوقمەی ژیانە، پێویستی بەنانە، پێویستی بە کاری هوەری نییە کە تۆ هەڵۆدای ژیان بووی بۆ ئەوەی کە پارەی ژیان بەدەستبێنی بۆ ماڵ و مناڵێ بەڕاستی ئەخیر شتە تۆ بیرەکەیتەوە لە کاری هوەری. بۆ یە کاری هوەری یەک پێویستی ینی ئەمە یەکێکە لە ڕەگەزەکان ڕەگەزێکی کە پەروەردەبوونی ئێمە لە دنیای پەروەردەی قوتابخانەکانە. مەسەل من کچەکەم هەر لە مناڵیەوەی زانی ڤانگۆخچێ و فلان هوەرمەند و فیسار هوەرمەند چکە دەیخوێنی لە مەکتەبە ئاشنایەکە ئەیان بن بۆ گەلەریەکان ئاشنایانەکەن بە هوەرمەندەکان. لێرە نییە، لێرە ئەو سیستمە پەروەردەیە زۆر خراپە بەتایبەت بۆ کاری هوەری کە کاری هوەری خاصن بۆ مناڵ زمانی دووهەمێتی دەکرێت گوێی لێ نەگری کە قساکە بەس ناکرێت گوێی لێ نەگری کە تابلۆیەکە کێشێ چکە لە تابلۆکە ئەوە ئەڵێ کە ناتوانێت بە قسە بیڵێ. ئەمە بەشێکە لەو پەروەردەیە کە لە سیستەما و دووهەم میدیای ئێمە مەسەل پێشانگایەکە کرێتەوانێ باسی کاری هوەریە کرێ ئەوە نییە ببێتە سیستمێ ئێمە کۆمەلگا پەروەردە بکەین بەوەی کاری هوەری هیچی کەمتر نییە لەو خواردنەی لەو لەفەیە کە تۆ ئەی خۆی لەو چایی کە تۆ ئەی خۆی چونکە بەشێک لە هێوربوونەوەی دەرونی تایە بەشێکی لە تێگەیشتنی ئەمەیتە ئەویش تەکستێکە تۆ کتێبێکە خوێنیتەوە یا جۆ لە ئەخبارێکە گری جۆ لە چیرۆکێگەگری ئەمی چیرۆکێکە بەس ئەم چیرۆکە پێویستی بە زانیاریە ئێمە لە سەریمان هەبێ پێویستی بەکردنەوەی ئەو کۆدانەیە کە لە ناو تابلۆکانە هەیە تابلۆ خۆی ئاسان نییە قورسە بۆیە ئێمە پێویستیمان بەو زانیاریانە هەیە لە دەوری کاری هوەری کە ئاشنامان کە بەکردنەوەی کۆدەکانی ناو تابلۆکە بۆی بتوانین چێژی لێ ببینین. ئەمەش بە بەردەوامی سەردانمان مەسەلێکێ لە ماساتە گەورەکان ئێمە لە وڵاتێکە ئاژین تا ئێستا مۆزەخانەیەکی تیانە نەبوو کارە ساتەکانمان نەبوو خۆشی و کارە هوەریەکانمان تۆ لە هەتا شوێنێکی وەکو ئەمستەردام شارێکی بچووک نزیکی زیاد لە 50 مۆزەخانی تیا جگە لە سەدان گەلەری لە ئەستەمبوڵ عینەشت یعنی هیچ پایتەختێک یا هیچ شارێ نییە بەلایەنی کەمەوە دەیان مۆزەخانی تیانە بێ هەتا ئێران بگرە. ئێمە یەک مۆزەخانە نییە لە کوردستانە یەک گەلەری پرۆفیشناڵ نییە ڕەنگە باشترین گەلەریە سەر لە سلێمانی کارگەی جگەرەکە بێکەوە کارگەیەکە و گونجاندویانە بۆ ئەوە لەبەرەوەی مەنتاڵەتی و عەقڵێتی دەوڵەتداری ئێمە دەوڵەمەنی ئێمە هەر دەوڵەتداری نێسە لە لەندەن شوێنەکەی پێڵەن تێت گەلەری کابرایەکی دەوڵەمەندی بەریتانی دروستی کردووە کە بۆتە ئایکۆن نەک بۆ بەریتانیا بۆ بەشەریەت بۆیە دەوڵەمەنی ئێمەش ئەو دنیابینینەی نییە یا بڵێ ناتوانێت مەسرەفی سەرمایەکەی بکە لە مۆزەخانەیەکە لە کاری هوەریە کە سبەینێ ڕەنگە گەورەترین شانس بۆ هەر دەوڵەمەنێکی کوردەوەیە بتوانێت مۆزەخانەیە دروستکە ڕەنگە سەدان شتیکە دروستکە بەس دایانی کە کراوە لەوە بەس مۆزەخانە دروستکردنی ئەم پێگەیە ئەمێنێتەوانێت لە زاکیرەی سەدان ساڵی داهاتوی خۆیە. زۆر چاکە دکتۆر خۆشبەختانە ئەمڕۆ تۆ بۆ کۆمەڵێک ماتریال و بابەتی جیاوازە لە لامەنوانی وەکو سەرەتاش ئاماژە و بەو کتێبەی خۆت و شاعیر قوازی جەلیزادەدا دەمانەوێت کورتە ڤیدیۆیەک لەسەرەوەش ببینین.
تۆ لە سێبەر دایت، تۆ لە باران دایت، تۆ لە ڕووناکی دایت، تۆ لە هەتاو دایت، تۆ لە هەموو شوێنێک دایت، تۆ لە مناڵێک دایت ڕاوەستاو لە چاوەڕوانی قیتارێکدا کە ڕەنگ بێ یەک دەقیقەی تر پەیدا بێ و ڕەنگی شەتا ئەبەتنێت. تۆ لە زەینی شینی کۆترێک دایت، تۆ لە هەڵفڕینێک لە کەوتنە خوارەوەی گەڵایەک و لە جیڕەی کردنەوەی دەرگایەک دایت. تۆ لەوێ دایت، تۆ لە هەموو شوێنێکدا، تۆ لە ناومێدیەک دایت کە بەیانیان بوومەلێڵ دەست دەنێتە گیرفانی و پاڵ بە عەموودەکەی کۆڵانەوە دەدا. تۆ لە هاوارکردن لە شەقامێکی چۆڵ دایت، تۆ لە لێزمەی سپێتی ژێر چەترێکی ڕەش دایت، تۆ لە گەڕانەوەی ئێوارانێکی زوو دایت، تۆ لە سکوت دایت، تۆ لە هەموو شوێنێک. زۆر چاکە مامۆستا گیانووک و دەزانین ئەم پرۆژەیەکە لە چەند مانگی پێشوودا لە کۆلێژی هونەر نمایشکرا سێ ڕەهەندی جیاواز لێرەیەکی گرتەوە شاعیرێک و وێنەکێشێک و دیجیتال ئارتێک دەمەوێت باسی ئەممان بۆ بکەیت. لە ڕاستی کاکە دلاوەرکەی کێ بن بە شاعیرە دەنگە جیاوازەکانی بینم و هەوڕێی تەمەنیشە. ئەم دیوانە تقریبا نزیکی 850 لاپەڕەیەکە بە هەدیە بۆی ناردم. وەکو وتم هەر کاتێک کە من ئەمێ پرۆژەیە بکەم ئەمێ تۆزێ جیاواز بێ لە پرۆژەکانی کە بەیانیان من عادەتەن زۆر چوون بۆ جامعە ئەو ساعاتێک تا دەوام دەست پێەکە دایانێم بۆ کاری خۆم بۆ کاری هوەری دەستم کرد بە خوێنەوەی دیوانەکە بیرم کردەوەتم باشە من دایما چۆنە بێ ئەگەر لەسەر دیوانە چاپ کراوەکە من هێڵکاری بکەم نایخوێنمەوە چی لە زەهنما دروستە بێ بەرامبەر ئەو قەسیدەیە هێڵکاریەکی بۆ بکەم. نازانم چەند مانگی پێچوو 800 هێڵکاریم کرد بۆ دیوانەکە. دوای بیرم کردەوە لەگەڵ کاکاریانە وتم وەرە ئەمە بکەین بە پرۆژەیەک حرمەتی شعر تەنها لەوانە بێ بۆستێتەوە ئایا تۆ چۆن نەتوانی ئەم شاعیرە ئەم کاری کردووە تۆ بیخەیتە سەر ڕەهەندیکە. ئەم کارەمان ئەنجامدا لە کاتی نمایشیشە من دیوانەکە بە هەر 800ەکەەوە پێشکەشم بە شاعیر کرد وتم تۆ ئەم هەموو شاعرە جوانت بە ئێمە بەخشیوە منیش حەسەکەمێت تەنها یەک نوسخە هەیە ئۆریجیناڵە ئەویش پێشکەش بەڕێستی بکەم. زۆر سپاس بۆ دکتۆرە بارسعید پرۆفسۆری یادەدەر لە هونەری شێوەکاری سپاس بۆی لەگەڵمە بووی دکتۆرگیان. سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ ئامادەبوون بەخێر بێت. خۆشەویستان وچانێکی کورت و دەگەڕێینەوە.